کاردانەوەی هاوڵاتیان و شەقامی عێراقی لە بەغداد بەرامبەر ڕێفراندۆمەکەی هەرێمی کوردستان لە هەڵوێستی بەشێکی لایەنە سیاسیەکان نەرمترە. ئەوان ئەگەرچی ڕێفراندۆمەکە ڕەت دەکەنەوە، بەڵام دەیانەوێت قۆناغی پاش ڕێفراندۆم نمونەیەکی تر بێت لە چەسپاندنی ئاشتی و پێکەوە ژیان. داواکارن سیاسیەکان دەرگای گفتوگۆ دانەخەن. استفتاء صار هو استبيان رأي الشعب، بس احنا ندعو إلى الحوار. ڕێفراندۆم بۆ وەرگرتنی ڕای گەلە، بەڵام ئێمە داوای گفتوگۆ دەکەین لە ژێر چەتری دەستوردا بۆ ئەوەی ئەنجامی هەبێت. لەو بژاردەیەش باشتر نادۆزرێتەوە بۆ چارەسەری کێشەکان. بعد الاستفتاء يكون هدوء ولا نريد شغب ولا نريد حروب. پاش ڕێفراندۆم ئارامیمان دەبێت، نەک ئاژاو و شەڕ و دووبەرەکی. نابێت کارێک بکرێت گەل زیانی پێ بکات. ئەوەی شەقام داوای دەکات ئاشتی و پێکەوە ژیانە. هەڵوێستی بەشێک لەلایەنە سیاسیەکانی عێراق و بە تایبەتیش لیستی هاوپەیمانی نیشتمانی شیعەکان لە ئەنجومەنی نوێنەران لەسەر ڕێفراندۆمەکەی هەرێمی کوردستان توندە. حکوومەتیش ئەنجامەکەی ڕەت کردووەتەوە، بەڵام ئەم پرسە بەلای شارەزایان و چاودێرانەوە پێویستی بە لێکگەیشتن و زمانی گفتوگۆیە نەک هەڕەشە. احنا نحكي ما بعد الاستفتاء. صار الاستفتاء حاليا، صار امر واقع الان انه على السياسيين ان يتجهوا الى الحوار. ئێمە قسە لەسەر پاش ڕێفراندۆمەکەین، چونکە ڕێفراندۆم ڕووی داوە بۆتە دیفاکتۆ. ئێستا پێویستە سیاسیەکان بە ئاراسەی گفتوگۆ هەنگاو بنێن. عاقڵمەندان پێشنیار بخەنە ڕوو بۆ هێوربوونەوەی ڕەوشەکە. هەست دەکەم کوردستان پشتیوانی دەستپێشخەری گفتوگۆیە. ئێستا شەقام لەوە دەڕوانێت کە هیچ گرژی و ئاڵۆزیەک بەهۆی ئەنجامدانی ڕێفراندۆمەوە نەکەوێتەوە. نووسەر و ڕۆشنبیر و هاوڵاتیان لە بەغداد وای دەبینن ڕەوشەکە لە ئارامی زیاتر هەڵناگرێت. ئارامیش بەلای ئەوانەوە لەسەر مێزی دانوستان دێتە دی. هەرێم ڕێفراندۆمەکەی خۆی کردو، ناوەندی شتورە لەسەر ڕەتکردنەوەی. لەم نێوەندەدا شەقامی عەرەبی عێراقی هەڵدانەوەی لاپەڕەیەکی نوێ بۆ گفتوگۆی نێوان هەردوو لە بە باشترین دەرچە بۆ چارەسەر دەزانێت. سامان کەریم کورد، ساد نیوز، بەغداد.